وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. ئازیزان و خۆشەویستان، ماوەیەکە بۆ هۆی ئەوەی کەوا مزگەوت نییە، شەوانی جومعانیشمان نەبووە، بەڵام خوای تەبارەک وتەعالا تەوفیقی داین و تەمەنی پێبەخشینەوە کە ئەم شەوانە هەمیشە و دایم زیندووکەینەوە بە ئومێدی ئەوەی کەوا دڵمان نورانی بێ و محەبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دڵمانە وەک سیراج و چرا هەڵبکرێ و بێتە مایە حوسنی خاتیمەمان و عاقبەت خێریمان و لە دنیا و لە قیامەت و بەرزەخە سیراج و چرا و ئەنیس و ڕەفیقمان بێ. ئازیزان و خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورەی و عەزەمەتی و خۆشەویستی لە خزمەت پەروەردگارە و لە ناو خەڵکی و مەخلوقاتە وەک جیهانی بێپایان وایە و ئەم پڕ و پڕی بۆ نییە. خوای تەبارەک وتەعالا ئەو عیزەتە و ئەو مەقامەکە بەوی داوە بە هیچ پێغەمبەرێکی تری نەداوە و بە هیچ پێغەمبەرێکی تری نەبەخشیوە و نەیشی بەخشیوە. پێغەمبەری ئازیز و خۆشەویست صلی الله عليه وسلم خوای تەبارەک پێی ئەفەرمێت وەڕەفەعنا لەکە ذیکرەک، ئێمە ناوی تۆمان بەرز و بڵند کردووە، ناوی تۆمان پیرۆز کردووە. لەسەر پیرۆزی ناوی پێغەمبەری خوا قسەیەکەین. طبعا لە قورئانە لە چەند شوێنێکە ئاماژە بەو واقعەکە حتى ئەهلی کتاب جوولەکەکان مەسیحیەکان لە کادی خۆیان کە شەڕیان کردووە غەزایان کردووە تەوەسولیان بە ناوی پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم. لە ناو ئینجیل و تەوراتە کە پێغەمبەری خوا بە ئەحمەد مەشهور بووە وتویانە خوایە لەبەر خاتی ئەم ناوە کە ناوی پێغەمبەری آخر زەمانە دەستیان خستە سەر ناوەکە، سەرمان خە بەسەر دوژمنانە خوا سەری خستووە. ئەمە بەرەکەتی ناوی پێغەمبەری خوا وەڕەفەعنا لەکە ذیکرەک خوای تەبارەک ئاوا فەرمێت. اینجا با بینە ناو مسلمانانی خۆمان و حەدیث و تاریخ و مێژوو ئایا بزانین بەڵگە و دەلیل هەیە لەسەر ئەوەی کە ناوی پێغەمبەری خوا تەوەسولی پێکرابێ بە جاه و مەقامی پێغەمبەر سەحابە و صالحین و سەلەفی ساڵح پاڕاونەتەوە و سەرکەوتوو بوون؟ بەڵێ زۆرە، لە 5 دقەیەکی ئەوە ناتوانین ئاماژە بەخۆین بکەین، بەڵام ئەڵێ قەترە بە دەریایەک هەڵەبژێرین لە بەرەکاتی ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. طبعا حديثك حديثي بخاري وبخارية لأدب المفرد إمام بخارية هاتوا ابن تيمية لك الكلمة الطيبة هي ناوتي يعني وشا جوانو باغا كان ابن تيمية حراني أم حديثي هي ناوة حديثك إمام بخاري لأدب المفرد هي ناوتي ابن عمر الله يكري عمر رضا ورحمة إخوائي لسلوي أفرميت چون بولا يك لها ولاني بيغمبري إخوان نخوش بو قاتي توشی سربوونیەک بوو وەکو چۆن بڵێ ئیفلیجی کوتو پڕی ئەڵێ ئێمەش کە چوینە لای زۆر شکاتی حاڵی خۆی کرد و زۆر هاواری کرد کە بەڕاستی ماوەیەکە بەدەست ئازاری قاچی و ئەناڵێنێ، دەرمانێ عیلاجێ دەوایە دوعایە تەوەسولێ. ابن عمر فەرمووی اذكر أحب الناس إليك، بانگ لەو کەسە بکە یا تەوەسول بە ناوی ئەو کەسە بکە یا باسی ئەو کەسە بکە کە تۆ زۆر خۆشتەوێ. ئەوشتی وەڵا ئێمە لە هەموو کەس خۆشتەویستتر لای ئێمە لە نەفسی خۆشمان لە ئەولاد و ماڵ و مناڵ تەنها ڕەسوولی ئەکرەمە صلی الله عليه وسلم. بۆیە فەرمی بەم نەسە یا محەممەد نەشیطە من عقالین، بەو نەسە فەرمی ئەی پێغەمبەر ئەی محەممەد، بەو نەسە ئەمە شیرک نییە، ئەمە شیرک نییە بڵێ هاوار لە غەیری خوایە. کاتێک هاوار لە غەیری خوا شیرکە و کوفرە ئینسان تەسیری بۆ دانێ بڵێ مەسەلە غەیری خوا تەسیراتی هەیە. وەک چەند جار باسمان کرد ئینسان ئەگەر عەقیدەی وابێ ئاو توینەتی ئەشێنە کافرە بێت، ئاو سەبەبە. دکتۆر شیفا دەدا پێی کافرە بی، دکتۆر سەبەبە. دەرمان و عیلاج سەرێشە و پێشەکە نەیاڵێ بەڕاستی پێی کافرە بی، ئەوانە سەبەبن. خوای گەورە موەسیری حەقیە، خوای گەورە شافیە. ئەم سەحابە بەڕێزە فەرمی یا محەممەد نەشیطە من عقالین، ئازار لە قاچیان نەما کە ئەنەما هەر ئازارێکی نەچەشتووە بە بەرەکەتی ناوی پێغەمبەری خوا. یا محەممەد تەوەسولە بە ناوی پێغەمبەری خوا، يعني اللهم إني أسألك بحق اسم محمد أن تشفيني. أبو أما نص درجة كيفي
يعني خوایە من لە تۆ ئەپارڕێمە بە حەقی ناوی ئەو پێغەمبەرە نازدارە شیفان بەی خوای گەورە شیفای دا. اذكر أحب الناس إليك فقال يا محمد نشط من قالين. أما علماء فرمي يا محمد يا محمد پیغمبر خوا وفاتی فرمو دوای وفاتی پیغمبر خوا يا محمد فرمي أم صحابة برزة شفاي بها. أما بركة بناوي پیغمبر خوا صلى الله عليه وسلم وقت شون لحديث صحة واردة خوا أو ندرز إلى پیغمبر قرتوه صلى الله عليه وسلم دارو بردي بهشت قلاكاني بهشت درقاي بهشت عرش حتى حتشي شويني بهشت نسرا محمد رسول الله ناوي پیغمبري پیوه صلى الله عليه وسلم بوية أوتا دعا كان من نوێژە كان من عبادة كان من صلاواتي لسر أو پیغمبرتي بيعني أقناوي پیغمبرتي أنا بيهمي بطالة همي بطالة يعني أما ببركتي ناوي پیغمبري خوا قبولي هبو معلوماتنا جا خوش شويستان جابر كوري عبد الله رضا رحمتي خواه لسر بي هل لو باروا أفرمنا صدقين پیغمبري خواه إمام حديثك إمام أحمد رواياتي كردوها حتى ألبانيش بصحيح زانيوا كألباني بلاي منه محدثني بلام تأماني كبيوي ليقرن جابر كوري عبد الله أفرميت روشتين لك خصمتي پیغمبري خواه صلى الله عليه وسلم بشوينك أشوين داما بلاي بستان وحديقة وباخشي كابراكي بني نجارة وكتشون الله هوزي نجار وكتشون الله جاك شرواني مثلا كوي أمنا طبعا عشرة كتيرة أما دائما بلاي هوزي بني نجارة باخشي نفرقي بني نجارة واشتري كتابو زور نقبت بو زور عجول بو براستي هر كسي بچواتنا وبستانك أو اشترى بلاماري دا بقابل يسري إلا خاوني بستانك نبه أم اشترنا پیغمبري خواهي بيني وو هر كسي ببينا غريبة أم اشترى بلاماري دا ما سبحان الله وتمان أي پیغمبري خواه أم باخشة واشتري زور نقبت بلاماري خلق دا پیغمبري خواه فين باب الروين لأرز آسمانا نية ليس في الأرض ولا في السماء شيء إلا يعلم أني رسول الله صلى الله عليه وسلم إلا عاصي الجن والإنس فمن هيشتيك نية لأرز آسمانا كببي وخوا دروسي كتب إلا أزاني من پیغمبر إخوام إلا أزاني من پیغمبر إلا تاوان باراني جنوك وإنسان نبي يا خيبواني جنوك وإنسان نبي أو اشترى مخلوق إخوة من الناسية پیغمبر إخوة من الناسية حرمتهم ليه أقريه وكو إنسان كافر كانية أفنى كروشتين والله أم اشترى بيدنگ بو كما يملك خصمت پیغمبر إخوة بوين نهاواري كر نا شيراندي نا پلاماري كسي دا فرمين جاء پیغمبر إخوة صلى الله عليه وسلم بانجي لو اشترى فرمي ورا ويره بانجي لو اشترى كر فرمي أم اشترى وكو زبان حالك هات خصمت پیغمبر إخوة لێوەکانی لە ئەرزا دانا دەستی دانا یەخی کرد لە خزمەت پێغەمبەری خوا زۆر بە ئەدەب وەستا ئینجا پێغەمبەری خوا فەرمی ڕەشۆکەیم بەنێ ڕەشۆکەیان داوە دەست پێغەمبەری خواوە صلی الله علیه پێغەمبەری خوا بردی تا تەسلیمی خاوەنەکەی کردەوە فەرمی نییە لە ئەرز و ئاسمانە مەخلوقی پەروەردگار ئیلا ئەزانێ من پێغەمبەری خوام یعنی ئەوەندە ئەم حەیوانە ئەدەبی لە پێغەمبەر و ناوی پێغەمبەری خوا كد بس مجرد جابر الله فرمى بس مجرد وتمان أما پیغمبري خواه صلى الله عليه وسلم محمد كري عبد الله پیغمبري آخر زمان فني سبحان الله أوش ترى بيدنگ بو كعالم جيري خواردو ودسيوه ودايك إيمان داران أفرميت أم حديث إمام أحمد الرواياتي كردوها وحسنة دايك إيمان داران حيوانك مانبو لمالا حيوانك كيوي بو زور درنده بو زور هاتو هاواريا كرد الله والله كبيغمبري خوا أبيني يا ناوي بيغمبري أبيس أم حيوانة بيدن أبو لشوني خوا دانشت أو أن أم حيوانة حرمة الرزي لبيغمبر قد صلى الله عليه وسلم أم عظمة خوا بيغمبري دعوة بويا بيويست مسلمان بچاوي تعظيم وقوري وخوشويستي بروانة بيغمبري خوا ناوي بيغمبري خوا صلى الله عليه وسلم عقبي كري عامر رزاو رحمة إخوائي لسربه لسالي سلوششي كوتيا لسالي سلوششي كوتيا كفتحي أفريق عيان كرد شاري قيروان
شوێنێک بوو شوێنی دڕندە و شێر و پڵنگ و مار و دووبشک و حەفیا و ئام دەعبانە بوو کەستیان نەژیا کاتێکەوە مسلمانان چوون بۆ فەتحە لە شوێنی شاری قەیڕەوانە ویستیان بەڕاستی بنکەیەکی سەربازی دانێن و ئاوەدانی کەنەوە و بیکەن بە شار بەڵام بینیان ئەو هەموو دەعبا و دڕندە و شێر و پڵنگ و مار و دووپشک و ماری گەورە گەورە وتیان قوربان ئێرە بە عەمەلی ئەوە نایە کە بەڕاستی ئێمە بیکەین بە شار و بیکەین بە سەربازگە و مار و دووپشک و شێر و پڵنگ و دەعبا ئەمان خوا فەرمی مەترسن ئێمە سەربازی پێغەمبەرین صلی الله عليه وسلم لا تحزن إن الله معنا مەترسن فەرمی بڕۆن سەر و دەستنوێژ بگرن نوێژ ئەەکەینێکی دوور کات نوێژ ئەەکەین ئەنجا من دوعاکەم و ئامین کەن لە پاشان قسەیان لەگەڵاکەم هەیە قسە لەگەڵ ئەو دابانە لەگەڵ ئەو دڕندانە سەحابەکان سەحابەی پێغەمبەری خوای تیا بوو خوا عوقبەی کوڕی عامر سەحابە نەبوو تابعین بوو چونکە دوای پێغەمبەری خوا لە سەدەمی بە مناڵی تەبەن لەدایک بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو تەمەن کە وەفاتی فەرموو ئەو مناڵ بوو پێغەمبەری خوا وەفاتی فەرموو بۆیە هەند ئەفەرموو سەحابە نییە چونکە بە منداڵی بە خزمەت پێغەمبەری خوا گەشتووە کە پێغەمبەری خوا وەفاتی فەرموو ئەو لەدایک بوو یا مەسەلەی زۆر منداڵ بوو لە کاتی وەفاتی پێغەمبەری خوا یا لە کاتی حیاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام قائیدێکی زیرەک بوو لە ناو غەزاکە لە ناو سوپاکەیە چەند سەحابەی پێغەمبەری خوای تیا بوو چونکە پیاوێکی جەری و ئازا بوو کردیان و بە قائید با تەمەنی مناڵش بێت ئەم سەحابە بەڕێز ئەم قائیدە نەترسە گەورە فەرمی بڕۆن دەستنوێژیان گرت و ڕوویان کرد دە قیبلە و سەر و دوورکات نوێژیان کرد و ئەنجا دوعای کرد کە خوای گەورە سەریان خەبەستە دوژمن و نەیار و ناحەزانە بۆی کەوا فەتحی ئەفریقا ئاسان بێ بۆیان ئەفەرمی ئەنجا چووە شوێنێکی بەرز و فەرمووی ئەی شێر و هۆزی شێر ئەی پڵنگ و هۆزی پڵنگ ئەی مار و هۆزی مار ئەی دووپشک و هۆزی تووپشک یەکە بە یەکەی ئەو دڕندانە ئەم بانگی ئەکردن و بانگی لە هۆزەکەیشیانە کرد ئەی فەرموو بڕۆن ئێرە بەجێ بێڵن چونکە ئێمە ئەسحابی موحەممەدین ئێمە هاوڵی موحەممەدین صلی الله عليه وسلم پەیامی پێغەمبەرمان پێیە ئەی گەێنین بەو خەڵکە ئەو خەڵکە ڕزگارەکەین فەرمی چەند جاری ئەم بانگەوازەی کرد ئەمە تەبعەن چەند جاری ئەم بانگەوازەی کرد هەتا وای لێ هاو دارستان و ئەو شاری قەیرەوانە کە دارستان و دارستانێکی چڕ بوو شوێنێکی چڕ و پڕ بوو فەرمووی ئەو دڕندانە ئەو دابانە هەر کەس بێچی خۆی گرت و زۆر بە شێوەیەکی ئاسانی شوێنەکان چۆڵ کرد شێر و هۆزی شێر بەچکەی خۆیان هەڵگر ڕۆشتن پڵنگ و هۆزی پڵنگ مار و هۆزی مار دوو پشکەکان دڕندەکان ئەفحاکان هەموویان ئەم دڕندانە شوێنەکان بەجێڵە حتا ئەو سەحابە بەڕێزانە فەرموو بە بەردەمانە ئەڕۆشتن ویستمان بیان کوژن حەزرەتی عوقبە فەرمووی نەکەن بیان کوژن چونکە ئێمە پەیمانمان پێداون وتومانە ئێرە بەجێ بێڵن ئەگەر بەجێ نێڵن ئەو کاتە تاوانی خۆتان لەسەر خۆتان ئەتان کوژین زیانتان پێگەێنین بێ زیان بڕۆنە دەرەوە مادەم پەیمان و وعدمان پێداون مسلمانە بێ لەگەڵ پەیمانی خۆیان ڕاستکە لێیان گەڕێ با بڕۆن ئێرە بەجێ بێڵن چونکە ئەوە تا بەگوێی ئێمەیان کرد و لەبەر ناوی پێغەمبەری خوا و حورمەت بۆ ناوی پێغەمبەری خوا ئەسحابی پێغەمبەری خوا ئەریان بەجێشت والله ئەفەرمێت وەکو زبان حاڵ ئەو شوێنیان بەجێشت ئەنجا ئەوان ئاوادانیان کردەوە کردیان بە شاری قەیرەوان کە تا ئێستای شارە ئەمە ئیبن کەسیر لە بیدایا و نیهایا نقلی کردووە ئیمامی زەهەبی لە حەیاتی عوقبەی کوڕی عامیرە نقلی کردووە کە ئەم سەحابە بەڕێزە ئەم پیاوە عەزیمە ئەم مجاهیدە گەورە ئەوە بە بەرەکەتی ناوی پێغەمبەری خوا ئەو حەیوانە دڕندانەی لەوێ دەرکرد جا خۆشەویستان ناوی پێغەمبەری خوا زۆر گەورەیە زۆر مبارەکە خاوەنی پێغەمبەرێکی زۆر گەورە و عەزیمین بۆیە هەتایە ئەبێ ئێمە بەردەوام سوزدەی شکر بەرین سوپاسی پەروەردگار بکەین کە کردوونی بە ئومەتیان پێغەمبەرە نازدارە بۆیە تۆ وەکو وەفایەک بۆ ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کەوا لەگەڵ یابی هاودەمی بی ڕەفیقی بی ئەنیسی بی و ئەنیسی بێ زۆر سڵاوە لەسەر ئەو پێغەمبەرە بە ئەو پێغەمبەرە لە یاد مەکە بەتایبەت لە شەو ڕۆژی جومعە کە کاتێک ناوی ئەبەیت و سڵاواتی لەسەر لێ دەی ناوی خۆت و باوک و باپیر و ئاژداد و ئابا و ئومەهات لە خزمەت پێغەمبەرە باسەکرێ
پێغەمبەریش دوعای خەیری بۆکە خوایە لە هەموو لایەکمان خۆشبی لە هەموو لایەکمان ڕازیبی بەرەکات و ڕەحەماتی خۆت برژێنەوە سەر دڵ و دەروونمانە لەبەر ناوی ئەو پێغەمبەرە خوایە دڵمان نورانیکە یا ربی خوای ئیسڵاحی حاڵی خۆمان و ماڵ و منداڵمان کە خۆمان و ماڵ و منداڵ و وڵاتمان سەلامەت کە لەموو وەبا و نەخۆشی و ناخۆشی و کۆرۆنا و بەڵاو و مصیبەتێک یا ربی خوایە گیانکار بەدەستی وڵاتمان بۆ ئیسڵاحە ئەگەر قابل ئیسڵاحن ئەگەر قابل ئیسڵاحن خوایە گیان تەفروت و ناکەی لە کۆڵمان نەکەیتەوە یا ربی خوایە وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان کەی وڵاتمان پڕ لە خێر و خۆشی کەی وڵاتمان پڕ لە ڕۆزی کەی برایەتی و تەبایی و یەکریزی و خۆشەویستیکردن نێوانمان یا ربی خوایە گیان ناوی پێغەمبەری خوات بەرزتر کردووە صلی الله علیه وسلم بەرزتری کەی لەبەر خاتی و پێغەمبەر نازدارە ئێمەش بە ئیمان و بژێنەوە بە ئیمانەوە مان بێنەوە بە ئیمان و زیندومان کەرەوە بەزەوی بە کەساتی و دامایی تەستی و تاریکی و باریکی ناو گۆڕمانە بێتەوە زبانمان سابت کە لە وەڵامی فریشتەکانی ناو گۆڕا ئەو پێغەمبەرە ناو گۆڕا بناسینەوە صلی الله علیه وسلم بانگمان بکا و دەرمان نەکا و تکا و شەفاعەتمان بۆ بکە لە قیامەتشا لە خزمەتی ئەوا بین لەژێر بەیداخی ئەوا بین یا ربی خوایە گیان بەدەستی مبارەکی و پێغەمبەر نازدار ئاوی کەوسەرمان بیتێ لە تیونێتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ شیفای جەستە و ڕۆحی هەموو لایەکمان بی شیفای دڵ و دەروونمان بی شیفای نەخۆشەکانی ماڵ و خەستەخانەمان بی آمین آمین أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. الفاتحة.